بەڵێ تەیفور محەممەد لە راپۆرتەکەی ئاماژەی بە کۆمەڵێک بابەت کرد زانیاری کرد لەسەر هەنگ و لەسەر هەنگوین لە هەرێمی کوردستان جای مەمانوێت زیاتر زانیاری وەربگرین و پرسیاری دیکەش بکەین ئەویش لە عارف شێروانی سەرۆکی تۆڕی هەنگەوانانی کوردستان کە میوانە لەگەڵمان بەخێر هات سپاسان موفق بن ئینشاءالله ڕەحمەت خواتان لێبی سەلامت بێ کاک عارف پێش هەموو شتێ با بزانین ژینگەی کوردستان تا چەنە لەبارە بۆ بەرهەمهێنانی هەنگوین و ئەو هەنگوینەی کە لە کوردستان هەیە هیچ جیاوازێکی هەیە لە هەنگوینەکانی دیکەی ناوچەکە؟ سپاس دەکەم بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە لەسەر چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی هەنگە بە ناوی خۆم و بە ناوی تۆڕی هەنگەوانانی کوردستان پیرۆزبایەکی گەرم ئاراستی هەموو هەنگەوانان دەکەم بە تایبەتی هەنگەوانانی کوردستان. ژینگەی هەرێمی کوردستان زۆر لەبارە بوو پەروەردەکردنی هەنگ. موقعی جوغرافیای هەرێمی کوردستان جگای 1 ملیۆن پورە هەنگ دەبیتەوە. هەنجینی کوردستانیش یەکێکە لە هەنجینە هەرە باشەکانی جیهان کە خواستێکی زۆری لەسەرە. باشە کاک عارف بە تایبەت ئەمڕۆ کە ڕۆژی گیانی هەنگە مێش هەنگە لە جیهان بە شێوازی جۆرا و جۆر چالاکی گەورە و جۆرا و جۆرەکرێ بۆ پاراستنی هەنگ و ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان ڕۆ چیەکرێ بۆم ڕۆژە؟ بەخۆی هەنگ بە ژیانی مرۆوە گرێدراوە بەڵکو زانایان پێشبینی ئەویان کردو دەرێ هەر کاتێک بۆ هۆی نەمانی هەنگ لەسەر زەوی بۆ ماوەی 4 ساڵ ئەبێتە کۆتایی هاتن بە ژیانی مرۆڤ و کشت و کاڵ. بۆیە زۆر پێویستە بایەخێکی سەرەکی بە هەنگ بدرێت چونکە هەنگ و هەنگەوان هەم جوتیارن هەم تەواوکەری کاری جوتیاریشن شەر نییە هەر بۆ خۆیان سوودیان هەبیت و داهاتەکە بێتە دەستی خۆیان بەڵکو لەوانەیە سەتاسی ئەوەی پەروەردە دەکە سوودمەندبی بەڵام سەدا هەفتای دەور و پشتەکەی سوودمەندە. کاک عارف ئێستا هەرچەند کاتی بەرهەمهێنانی هەنگوین نییە ئەکەوێتە مانگی هەشتەوە بەڵام ئێستا ئەم هەنگوینێکی ئێستا هەیە لەکوێ بەرهەمەهێنرێت جیاوازەکەی چیە لەگەڵ ئەوەی کە لە مانگی هەشت بەرهەمەهێنرێت؟ بەخۆی هەنجین عادەتەن لە هەرێمی کوردستان لە دوو کاتدا هەنجین بەرهەم دێتن. هەنجینێک سەرەتای بەهارە لە بەهارە لە گولی نەرم دەست پێ دەکە بەڵام ئەوە ڕغبەتێکی زۆری نییە. ئەوەی تریان کە هەنجینی ناوچەی شاخاویە لە منتیقەی شاخاوی و لە کوێستانەکان کە جۆرەها گولی تێدایە احتیمال لەسەر یەک جۆر ڕوەک ناکاتن بۆیە هەنجینێکی زۆر چاکە و ناوی بە باش ڕۆیە و تام و چێژێکی تایبەتی خۆشی هەیە. باشە هەنگوینی هەرێمی کوردستان چەند جۆرە یاخود دەتوانین بڵین هەنگوینە توانرێ بە تام و بۆنی جیاواز ببینرێ کەی بینین زۆر جارەڵەن ئەمە هەنگوینە تامی یاخود بۆنی سنەوبەرە ئەمانی ئەم هەڵاڵێ ئەمانی ئەم شتێ ئەمە تا چەند ڕاست و دروستە؟ بەخۆی هەنجین چەند جۆرێکی هەیە ئەوەی لە هەمویان باشتر کە لە تاقیگا دەردەچی هەنجینی پاڵاوتەیە هەنجینی سافکراو ئەوەی دیکە شانەیە دوو جۆر شانەشمان هەیە شانەیەکیان بەخۆی دروستەکە هەمووی هەنگەکە بەخۆی درستی دەکە شانەیەکی دیکە بۆی دادنەی بەڵام ئەوەی بۆشی دادنێر هەمان شانەیە بەڵام چوویتە کارخانە و جارشکە ساف کرایتەوە بوویتەوە موادی ئەوەلی بۆی دانرایتەوە ئەوەش ئاسانکاریەکە بۆ هەنگ چونکە هەنگ تا 1 کیلۆ هەنجین دروست دەکە 13 کیلۆ تا 17 کیلۆ هەنجینی پێویستە بیخوا تا 1 کیلۆ دروست دەکە ئەجاگەر هات و مەسەن شانەی دەستکردت بۆ دانا ئیتر داهات و بەرهەمت زیاد کار ناکات سەرتامی هەنگوینەکە نەخێر کار ناکات چونکە هەمان مێوی خۆیەتی بەڵام ئەگەر بە خۆی دروست بکاتن خەڵکەکە فەرق ناکە بەڵام خەڵکەکە پێی سروشتی ترە حەز دەکاتن هەمووی هەنگەکە بە خۆی درستی کرد تام و چێژیش تام و چێش هەموو هەنجینێک وەکو یەک نییە دەگەڕێت و سەر ئەو ڕۆکانەی لەسەری ئیش کردووە بۆ نمونە لە وەرزی بەهار جۆرە دڕکێک هەیە زەردە پێرین گولە زەردە هەنجینەکەی تاڵە هەر تاڵە ئیدر دەگەڕێتەوە سەر نەوعی گوڵەکان
هەنجینیش بەتام و چێش زۆر تاقی ناکرێتەوە بەڵکو ئیلا بە تاقیگا تاقی دەکرێتەوە. بێژگەوە ئێستا تا هەنێ تاقیکردن هەیە بۆ نمونێسە خۆمان کە هەنگوینەکڕین ئەڵێ بە چیا بزانین هەنگوینی ساغە و هەنگوینکی باشە ئەڵێ بیکەرە ناو ئاوە بیجوڵێنە ئەگەر شکلی شانە هەنگەکەی دروست کرد یان فلانی لێ بکە کەوچکەکە بە شکڵێ دابنێ ئاوا دەری بێن ینی تو کۆمەڵەشت ئەڵێن تاقیکردنەوەیە ئێمە لەو تاقیکردنەوە ئەزانین ئەمە هەنگوینێکی باشە یاڵێت نازانم ئاگری پێوەنێ گەر نەسووتە کامە چی ئەوەمان بۆ دەرەکات ئەمانە هیچیان ڕاستنین لەبەرچی ئیلا تاقیگا دەتوان یەکلای بکاتەوە ئەوەی کە باسی دەکەی ناو ئاو ئەو شتانە ئەگەر هەنجین تۆزێک پەیتیکەی جۆرێک دەردەچی ئەمان هەنجین شلیکەوە بە جۆرێکی تر دەردەچی یان ئەوەتە بەرزی دەکەیتەوە ئەگەر تۆزێک بڕستکێ و پەید بیتن هەر لە شوێن خۆی دەبسێ ئەگەر لە قیاسی خۆی بیتن حەزەکەی مەترێک بەرزیکەوە ناو ینی چارەمان نێ ئیلا بە متمانە بکەین هەر بە متمانە دوشتی سەرەکی شەرتن یەکیان تاقیگا بۆ تاقیگا چونکە هەتا خاوەنەکەی زۆر جار لە خۆ تەکید نییە چونکە هەنگ دوور دەڕوە تۆ هەنگ لە شوێنێکدا دەنەی نازانی لەو دیوە چایە 5 کیلۆمەتر دوور دەڕوە بەستم خۆمانە هاوڵاتی مەجبورین هەر بە متمانە پێکردن بیکڕین ئیلا سیقەی ساحێبی و تاقیگا ئەو دوشتە ئەو کەسەی لێ دەکڕی باشترین شت ئەوەیە کڕیار هەنجین لە دەستی هەنگەوان بکڕیت لە دەستی کەسی یەکەم بکڕیتە باشە بازرگانی پێکرابێت چوبی چەند دەستێکی کردبێت لە جیهان لە کوردستانیش گرانترین جۆری هەنگوین بە چەنە ینی ئەگاتە چەند ئەوها بەخۆی هەندێک جار سعری مەباڵغەیە بۆ نمونە لە کوردستانی خۆمان دەچی هەندێک شوێن ئەڵێ هەنجین 100,000 یان 120,000 ئەڵێ هەنجینی دارە 2 وەرەقە 3 وەرەقە ئەوانە هەمووی سعری مبالغەنە ئەوانیە هەنجین لە هەنجینی سروشتی کە لە کوردستان لە تاقیگا کە تاقیگایەکی زۆر پێشکەوتوە چەند 3-4 تاقیگامان هەیە ئێستا هەر لە 2009ەوە چەند تاقیگایەک دامەزراوە بەڵام ئەوەی لە هەمویان محتەرەفتر ئێستا کە وڵاتەکانی کەندا و احتراف پێ دەکەن جامعی سلاحەدینە لەوێ چونکە خۆیان مەسەن ئێمە هەنجینمان هەناردەی ئیمارات دەکرد ئەوانە 5 فعسی دەکەن لێرە 9 فعز 10 فعسی دەکاتن پشکنینی بۆ دەکات پشکنینەکانیش زۆر باوەڕ پێکراون جاران مەسەن هەنجینی کوردستان کە دەڕۆی ئەچوە کۆنتترۆلی جۆری دەماوە بەس کە ئێستا کە دەچیتن تەنها نووسراوی پشکنینی لەگەڵ دابیتن یەکسەر ڕاستەوە خۆ داخل دەبێت زۆر باشە کاک عارف لە قسەکان تا باسی وت کرد هەندێک هەنگوین هەیە تاڵە هەری گوڵەکەیە کە خۆی وا تاڵە ئەوە کڕیاری هەیە ئەگەر هەیەی سوودی چییە چکە هەر هەنگوین بۆ خۆی شفاە بەڵام ئەو جۆریان بە کەڵکی چی هێت کە تازانیت چیە بەخۆی بە احترافەوە مەسەلەن خەلکانێک هەن ئەبینی قەنەعەت بە خەڵک دینن لە ئەسڵدا وانە ئەو هەنجینە بە ناوی جۆرێک دەفرۆشن کە گوایە ئەم هەنجینە تاوە هەنجینی نەخۆشی شەکرەیە بەڵام نەخێر ئەو شتە هیچی ڕاست نییە هەنجین دەگەڕێت و سەر نەوعی گوڵەکەی ئەو جۆرە ڕوەکێکە و هەنجینەکەی تاڵە بەڵام چونکە لەسەر احتیمال لەسەر یەک جۆر دەکە بەڵام ئەگەر بڕۆین بۆ کوێستان کە هەر لە سەرەتایی دەست پێکردنیدا تا کۆتایی کە کەش و هەوا سار دەبیتن گولی لێ خلاص نابیت جۆرەها گولی هەیە لەوانەیە لەوێش گولی تار هەبیتن بەڵام چونکە تێکەر دەبیتن پێیوە دیار نییە بەڕێز عرف زۆر خۆشحاڵ بووینم بەیانێ لەگەڵمان بووی سپاس بۆ هیواین کە ئەم بەرهەمەی کوردستان ببێتە بەرهەمێکی دیکە کە هەرمی کوردستان ڕەوانەی دەرەوەی بکە هەروەک چۆن هەنارمان ڕەوانی دەرەوە کرد ئینشاءالله بە زووترین کاتیش هەنگوینی کوردستان ئەو کاری بۆ بکرێت و برێ سپاسکان بەرنامەیەت لەگەڵات سپاس بۆ ئێوەش ئێمە ئەم ساڵ ئیشمان زۆر لەسەر هەنجینی کوردستان کردووە بۆ چەندین جار لەگەڵ لێژنەی کشت و کاڵی نووسینگەی سەرۆکی حکوومەت دانیشتنمان کردووە کە ئاسانکاریان کردووە بۆ ئێمە کە بتوانین هەنجینی کوردستان بە ناو لێبلینگ و لۆگۆی خۆمانەوە هەناردەی دەرەوەی بکەن ئەوان خۆیان ئیشیان لەسەر کردووە و ئەرک و ماندیبوونی ئێرەشیان خستە ئەستۆی خۆیان مەسەلەن نووسراوی هەناردەکردن و ئەوانەی بۆ دەکەن بتوانن کە بەرهەمی کوردستان لە وڵاتانی کەندا و
ساغ بکەینەوە. زۆر بۆ چاکە. هیوای. جارێکی دیکە ڕۆژەکەتان لێ پیرۆز بێت، ژیانتان هەمیشە وەکو هەنگوین شیرین بێت و شیرینی و لەش ساغش ببەخشن بە هاوڵاتیان بە هەنگوینە ساغەکەتان. بۆ سپاس تاکە کە لەگەڵمان تەلەڤیزیۆنەکەتان بوویت. تەلەڤیزیۆنی کوردستان 24 دیسان دووبارە من سڵاوی خۆم ئاراستەی هەموو هەنگەوانانی کوردستان و جیهان دەکەم. هیوادارم لە هیوادارم و داواکاریشم لە حکوومەتی هەرێم دەستی هاوکاری تەواو بۆ هەنگەوانان درێژ بکەن، چونکە هەنگەوان هەم خۆی جوتیارە و تەواوکێری کاری جوتیاریشە. ڕاستە. سپاس. سپاس. زۆر سپاس.